بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەویش لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر پرسی جێندەر و لێکەوتەکانی و مەسلەی هاوڕەگەز بازی دەوەستین سەرەوە دەکەین بۆچی وڵاتانی ڕۆژاوە دەیانەوێت باکانی خۆیان بەسەر کۆمەڵگە مسلمانی شینەکاندا بسەپێنن کاتێکیش کە ڕەتدانەوەیەکێ ئەوانە بە کۆنەخواست ناو دەبرێن و بۆچی لە دوای هاتنی ئەو بها ڕۆژە ئەوانە چ جێندەر بێت فێمینیست بێت کۆمەڵێک هاوڕەگەز باز بۆچی تونتیژەی خێزانی لە کوردستان زیادی کردووە دەبێت چۆن ڕوبەڕووی ئەو هەوڵانە ببینەوە و بۆچی فەند هەیە بەڵێن هاوکاری نێودوڵەتی هەیە بۆ ڕێکخراوانەی کە لە بواری جێندەر لە بواری هاوڕەگەز بازی کار دەکەن بۆچی لە زانکۆکانی کوردستان لە دام و دەستگاکان بەشی جێندەری کراوەتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی بەرپرسی سنتەری توێژنەوە ڕاپرسی یەکگرتووی ئیسلامی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سنتەری تاسک بۆ هۆزیر و لێکۆڵینەوەی استراتیژی قسە لە سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر فاتح بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لە وشەی جێندەرەوە دەست پێ بکەین چییە لە کێوە سەری هەڵداوە پێناسەکەی چییە؟ بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ بەڕێستان ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ دکتۆر عوسمان و بۆ تەواوی بینەرانتان دیارە ئەم وشەیە سەرەتا لە ناو زمانە هەتا لە زمانی ئینگلیزیە زیاتر هەر بۆ ڕێگەز بەکار هاتووە هەرچەندە ئەم بابەتە لە دواترە بەتایبەت لە هەفتاکان و لە پەنجاکانەوە تا هەفتاکان وردە ئەم دوو چەمکە لە یەکتری جیا ئەکرێنەوە سەرەتاوە گوتم هەتا بۆ نێر و مێ بەکار هاتووە تەنانەت هەندێجار چووەتە ناو بابەتی ڕێزمان و زمانەوە بۆ تەذکیر و تەئنیث بەکار هاتووە بەڵام وردە ئەم وشەیە کە پێ ئەوتێ جێندەر لە ئەوەی کە پێ وتێ جنس ڕەگەز جیا کراوەتەوە یەکەمیان بۆ لایەنی بایۆلۆژی مرۆڤ بەکار هاتووە کە نێر و مێیە دووهەمیان ئەگەر تەرجەمەیکەین بۆ عەرەبی تەرجەمە کراوە بۆ نەوعی ئیجتیماعی جۆری کۆمەڵایەتی بریتیە لەو ئەگەر پێناسەیەکی زۆر کورتی بکەین ئەو ڕۆڵەیە کە مرۆڤەکان ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی کولتوری ئەیدا بە هەریەکە لە نێر و مێ ئایا چ ڕۆڵێک ئەگێڕن و ئەم ڕۆڵە چەندە پەیوەندی هەیە بە تێڕوانینی ئەوان و چەندە پەیوەندی هەیە بە لایەنی بایۆلۆجیەوە کەواتە ئەو ڕۆڵەی کەوا هەریەکە لە نێر و مێ لە کۆمەڵگا ئەیبینین ئەوان ناویان لێناوە جێندەر جۆری کۆمەڵایەتی باشە بەس لە جۆری کۆمەڵایەتیە ینی دەڵێ مرۆڤ ئازادە لەوەی کە خۆی هەڵی بژێرێ پیاوە ژنە ئەوەیە کڕۆکەکەی دیارە لە ڕاستیە ئەم چەمکە ئێمە بڵێ لەبەرەوەی ئێستا دۆخەکە وای لێ هاتوو هەموو کەس قسەی تیاکە هەر یەکەی لە ڕوانگەیەک و بەشێکی بابەتەکە وەرەگرێ لە ڕاستیە کاتێکە باسی جێندەر ئەکرێ زۆر چەمک زۆر بابەتی جۆرا و جۆر لە خۆی ئەگرێ هەر لە ئەو بابەتانەی کە ئەکرێ گوڵی زۆرێک لە ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ئافرەتان بە هەندێک لە ئیسلامیەکانیشەوە هەندێک لەو بابەتانە بگرێتە خۆی هەندێک لەوانێ هەتا تەنانەت بابەتی فەقیهە ئیسلامیەکان زاناکان قسەیان لەسەری کردووە بۆ داکۆکیکردن لە مافی ئافرەت لە مافی مرۆڤ هەندێک لەو بابەتانە جێی ببێتەوە تایە ئەمە ئیشکالی گەورە نییە چونکە تەنانەت ڕێکخراوەکانی ئافرەتان لە مێژووی ئەوروپاشە سەرەتا بم مافە ئاسایی و یاسایانە قسەیان کرد لەسەر مافی ئافرەت دوجار وردە گۆڕا بۆ فیمینیزمی با بڵێن ڕادیکاڵ و تونندڕە و ئەوەی کە پێوتی ئەلئونثەویە بە سەنتەرکردنی مێینەوەوانە و ئەوانش تەبعاً دوای تەوزیفی چەمکی جێندەریان کرد مەبەسم ئەوەی بڵێم ڕێک نابێ ئێمە تەنها بەوە لێکی بدەینەوە بەڵام بەشێک لە جێندەر بە تایبەتی لە شوناسی جێندەریە ئەوەیە ئەڵێت تۆ ئەوەی کە کاتی خۆی با بڵێن یەکێک لە ڕابەرانی ئەوەی کە پێوتێ ئازادی ئافرەتان سیمۆندی بۆڤوار ئەڵێت ئافرەت بە ئافرەتی لە دایک نابێ ئەو کۆمەڵگەی ئەیکەن بە ئافرەت لێرەوە ئەمە سەرەتای ئەم جۆرە لە ئەتوانم بڵێم لادانە لە پرسی ڕەوای ئافرەتان و سەری کێشاوە بۆ ئەوەی کە ئێستا بەشێک لە بابەتی جەندەر کە ئیشی لەسەر ئەکرێ لەسەر ئاسی وڵاتانی ڕۆژئاوا و لەسەر ئاسی بەڵێن نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەکانی هەندێ بابەتی ترە کە چەمکەکەشی شێواندووە و فعلاً ئەوەش ئەگرێتەوە کە بابەتی ئەوەی کە پێوتە LBGTQ ئەی هەر جارەی شتێکی بۆ زیادەکەیە کە باسی هاوڕەگەزبازی و ڕەگەزگۆڕی و
ئەو شتێکەوە ئەڵێن ئێمە بۆ نمونە خۆمان واز لەوە بێنێتەوە لە ڕووی بایۆلۆجیە چی تۆ خۆت هەستەکەی چیت ئەم هەستەی خۆت لەوانەیە ئافرەتێک بێ بڵێ من هەستێکی پیاوانم هەیە پیاوێک بێ هەستێکی ئافرەتانم هەیە ئەڵێن بیگۆڕە بەو شێوەی لێ بکەکەوە تۆ خۆت ئەتەوێ بەو شێوەی ڕەفتار بەس ئەوەی جێندەر ئێستا لە کۆمەلگا مسلمانشکان زیاتر باخی پێدەدرێت چییە؟ خۆی زیاتر مەسە ینی هاوردەکردنی هاوڕەگەز بازیەکە نییە خۆی یاخود بۆ نمونە کاڵکردنەوەی باوکایەتی دایکایەتی خێزان کوڕکچ ینی لێدان نییە لەوای ئەوەی کێسایە خۆی گرفتەکە لێرەیە ئەو چەمکە لەبەرەوەی کە پێناسەیەکی تەواو دیاری بۆ نەکراوە ینی کاتێک کە تۆ بەکاری هێنی مەبەست چییە؟ ئەمە زۆر جار لە باحثەکانیش کە باس دەوەکەن تەنانەت لە کۆنگرەی پەکیندا داوا کرا لە ساڵی 1994 کە پێناسەیەک بکرێت بۆ ئەم چەمکە بەڵام دوایی گەیشتن ئەوەی پێناسەکەی ئەوەیە کە پێناسە ناکرێت یعنی چەمکەکەش وەکوم لە شوێنی تریشە باسم کرد چەمکەکە بە لێڵی هێڵراوەتەوە کە بە لێڵی هێڵراوەتەوە زۆر شتی تری تێکەڵ بووە ئەمەی کەوا وەکتمان هاوڕەگەز بازی بە هەموو جۆرەکانیەوە بە هەموو ئەو کۆمەڵە چەمکی تر هەیە لە دەوری ئەو بابەتەی لێدان لە خێزان تەمان هەت ئەکرێ بڵێ هەر بە شێوازی گشتی لێدان لە خێزان کە حتا لەو چوارچەوە کە باسی خێزان ئەکرێ بە تحقیرەوە بە بێڕێزکردنەوە بەوەی کەوا ئەمە خێزانی باوک سالاریە بەوەی بە ناڵێن خۆ زوڵم نییە لە ناو خێزان و شتەکانە بەڵام ئەسڵی ئوسرە لە لای ئەوان هیچ ڕێز و پیرۆزیەکی گەورەی نییە و ئەبێ پێویستەکە ئێمە دان بنین بە جۆرەکانی تری ئەوەی ئەوان ناوە خێزان کە دوور و درێژیان کردوە گرفتەکە لەوێ ئەوەیە ئەمڕۆ لە دنیا ئەم بابەتەی زەخ کراوەتەوە چ لە ئەوروپا و چ لە ئێرەش ئێستا لە ژێر پەردەی جێندەر بۆی ڕوون بێ بابەت ئەو زەخ کراوەتەوە بۆ نمونە خێزان گرنگ نییە باوک ڕۆڵی نەبیانی بۆ نمونە مافی بەسەر مناڵەکان چۆن مامەڵیان لەگەڵ بکات دایک بە هەمان شێوە کاڵ بکرێتەوە هەنی ئێستا ئەو لەگەڵ هاوڕەگەز بازیەکە بۆی پخوت بێ بەڵێ بەداخەوە ئێستا بەشێکی سەرەکی ئەو پرساوە بە تایبەتی وەکتم لە ئەوروپاش و لێرەش بە شێوازێکی سەپاندن ها سەپاندن چییە؟ سەپاندنەوەیە کە تۆ بە کۆمەڵێ بۆ نمونەگە لە وڵاتە ئەوروپیەکان و دەست پێ بکەین بە کۆمەڵێ یاسا و ڕێسا شەرعیەتیان داوە بەمە و کۆمەڵە ڕێوشێنیان داناوە کەس بۆی نییە قسەی نەگونجاویان لەگەڵ بڵێ ئەمە بە بەخشینەوەی ڕق سەیری ئەکرێ و لە کۆمەڵگە مسلمان نشینەکانشە بە لێدان لە خێزانە و بە بڵاوکردنەوەی ئەو هاوڕێگەزبازی و جۆرەکانی بەشێکی سەرەکی جێندەر کە ئێستا تێکەڵ بە جێندەر بووە یا با بڵێن تا بووە بە بەشێک ئەکرێ بیگرێتەوە بریتێ لەم لایەنە ئەمە ژوای کردووە ئەگەر لایەنێکی ئیجابی هەبێ لێرە نە ئەوان زەقی ئەکەن و فعلەن ئەو لایەنە ئیجابیە نەخ بە عملیش کار لەسەر ئەوە ئەکرێ بۆ یەسیرەکەی کاتێککە ڕێکخراوێکی هاوڕەگەزبازی لە هەرێمە کاتێککە ئەوێ مۆڵەت وەربگرێ مۆڵەتی پێ نادرێ تەمان ئەمە لێرە ئەوەش بڵین کە ئەم بابەتە پرسێک نییە تۆ تایبەتی کەی بە ئاراستەی ئیسلامی کۆمەڵە خەڵکی تەواو ئەوەی کە بڵێن ئایندار و ئەوانە ئەمە خەمی ئەبێ کۆمەڵگە بێ لەوێ لە ڕێکخراوی با بڵێن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەتیان پێنادەن یەک دوو جاوەڵگە ڕێکخرا نوێنەری سەفارەتی گەورە ئەچێ داواکە مەبەسمەوەیە یعنی ئەم پرسە بەداخەوە وڵێ ئیشی خراپی لەسەرەکرێ و هەر ئەم پرسەش هەر بالمناسبە ئێمە قسێ بکەین زەقکردنەوەی ئەم هاوڕێگە بازی جۆرەکانی و لێدان لە خێزان و کارێکەکە بە زیانی مافی ئافرەت و ئەوانش ئەشکێتەوە چونکە ئەم وێنەیە زەقەکرێتەوە ئەمە لێدانیشە لەو پرسە ڕەوایەش سپاس دەکەم دێمە وڵات کاک دکتۆر عوسمان جەنابیشت بەخێر بێ سپاس دەکەین بەڕێزتان وەکو سەنتەری تاسک توێژینەوەکشتان کرد لەسەر مەسەلەی هاوڕەگەزبازی و جێندەر پێویست بە ئاسەجیانێکە و کوردستانێکەش بەڵام ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی وڵاتانی ڕۆژاوا دانێ ئەو بەهانەی خۆیان هەیەە جاچی جێندەر بێ فێمینیست بێ هاوڕەگەزباز بێ نازانم لەژێر پەردەی مافی مرۆڤ بێت دانوێ بەسەر کۆمەڵگا مسلمانیشینەکاندا بیسەپێنن و وا بکەن کە هەموو ئەو چەمکانی کەوان هەیە چەمکی ڕاستن و دەبێ جێبەجێ بکرێن یەکەم بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە جەنابەت سڵاو لە مامۆستا سنگاوی و مامۆستا گیان وەڵامەکە بە کورتی ئەوەیە ئەوروپیەکان لەبەرەوەی لە بواری تەکنەلۆژیا لە سەدەی هەژدەیەم لە دوای شۆڕشی
با بڵێن سناعی پیشەسازی سەرکەوتن سەر وڵاتانی تر. اینجا ئەوە وایان لێ کرد چەند فەیلسوفێک بێتەکایەوە. لەو فەیلسوفانە گۆستاف لۆبۆن، مارکس، داروین، ئەمانە هەموو ئەم فەلسەفانەی کە پێڵێن فەلسەفەکانی عەسری تەنویر وا بۆ ئەوە چوون کە کۆمەڵگای ئەوروپی پێشکەوتترین کۆمەلگایە و حەقی ئەوەی هەیە دەسەڵاتی هەبێ لەسەر کۆمەلگاکانی تری بەشەریەت. اینجا ئەم بۆچوونە لە مستەڵەحاتی علمی پێ ئەڵێن یورۆسنتریزم یان المەرکەزیە ئەوروپیە یان بە کوردی بڵێن ناوەندی ئەوروپی، یعنی سۆشیال داروینزم کە ئەوە بووە هۆی ئەوەی دەرچوونی حرەکاتی ڕەگز پەرستی و شەڕەکانی ئیستیعمار کۆلۆنیەلیزم لە ئەوروپا لەسەر ئەمە دانرا. ابن خەلدون عالمێکی موسڵمانی سەدەی سێزدەم چی ئەڵێ؟ ئەڵێ ئەمە بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەو ملاتانەی کەوا ئەدۆڕن لە شەڕەکان لە ملمەلانیەکان کولتور و ژیانی سایلی کۆمەڵە سەرکەوتوەکان تەقلی دەکەن. ئەمەش سەبەبێکی ترە. اینجا یعنی ئەم بوارە نێودەوڵەتیە لێ هەیە. اینجا دێنە سەر ئەوەی ئەوروپیەکان لە پرۆسەی کۆلۆنیەلیزمەوە بەهاکانی خۆیان بۆ عایلە، بۆ کۆمەلگا، بۆ دوا ڕۆژی بەشەریەت فەرز کردە سەر ملەتەکان تر و ئەمە بووە کوشتارێکی بووە لە دەرەنجامی ئەمە کوشتارێکی زۆر کرا لە ئەمریکای با بڵێن لە قاڕەی ئەمریکا، لە کشوەری ئەمریکا چەند ملەتێکە بوون کە کولتورەکەیان جیاواز بوو، ئەوانە ئیبادە کران چونکە بە بۆچوونی ئەم بۆچوونە ئەوروپیە غەربیە ئەبێ ئەوانە لەبەرەوەی وەکو ئێمە نین ئەبێ یان وەکو ئێمە بن یان ئەبێ ئیبادە بکرن و ئەمە هەماشت کرا لە ئەفریقیا و لە وڵاتانی خۆمان. لەبەرەوە ئەمە مامۆستا ئەمە وڵامە بۆچی ئەو منتەڵەقە ئەوروپیە هەیە کە ئەمڕۆ خۆیان بە با بڵێن بە پارەستەری بە مافی مرۆڤ بەزانن. ئەوەی دوو ڕۆژ بەلەیستا سەرۆکی فیفا قسێکی جوانی کرد، وتی ئەوروپا 2000 ساڵە بەشەریەتە چەوسێنێتەوە و هەموو بەهاکانی و مافی مرۆڤیان شکاندووە. ئەبێت 2000 ساڵ دابنشن داوای لێبوردن بکەن لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە شارستانیەتەکانی تر بلەوەی خۆیان دابنن بە وەسی لەسەر مافی مرۆڤ و ئەو تعریفەی مافی مرۆڤەیە کە ئەمڕۆ باوە بە تایبەتی لە بەیانی ئومەم المتحیدە 1948 بۆ مافی مرۆڤ، ئەوە بەڕاستی تعریفێکە بە جۆرەی زۆربەی خەڵک پێناسەیەکی ئەوروپیە بۆ مافی مرۆڤ ئەیانەوێ ئەوە بچەسپێنەوە سەر کولتورەکانی تر. باشە، بەس دکتۆر دوای لەسەر کوردستانی قسە دەکەن ئەوەی کە پەیوەست ێستا لە مۆندیالی قەتەر ڕوودەدات، ئەو مەسەلەی قەتەرکردنی هاوڕەگەزبازی و دشایەتی کۆمەڵی وڵات و کاردانەوەکەش ئەوە شەر پەیوەندی بەوەیە، ینی ئەوەی قەتەر وانەیەکی تێدا بوو بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کللتورانە بەو بەهایانە؟ یعنی بەڕاستی ئەوەی من ئەیبینم لە نەک بەس لە میدیای ئەوروپی میدیای وڵاتانی ئیسلامی بەڵکو لە چەند میدیای وڵاتانی غیری ئیسلامیش ئاماژە کراوە بەمە کە ئەمە مۆدێلێکی تر ئەوەی قەتەر کردی مۆدێلێکی ترە بۆ پێناسەکردنی ئامانجەکانی با بڵێن وەرزش نابێ مناسبەیەک بێ بۆ خواردنەوەی ئەلکۆهۆلیزم. یەکێک بۆ نمونە بۆچی مەتەلەن وڵاتانی ئەوروپی زۆر دژی ئەوە بن، یەکێک لەوانە شەریکەیەکی با بڵێن عراق 200 ملیۆن دۆلاری سەرف کردبوو کە تەوقعەیەکرد ئەمە لە قەتەر بگەڕێتەوە بۆی. قەتەر ئەوەی مەنع کرد. لە هەمان کاتە یعنی ئەوەی قەتەر کردی نمونەیە بۆ
وڵاتانی جیانی سێم و بۆ وڵاتانی مسلمانان بێنەوە ئێمە کولتوری خۆمانەیە و ئیجاب ناکە بۆ مانگێک لەبەر چەند بەرژەوەندێکی تەسک بۆ مانگێک ئێمە بەهاکانی خۆمان بفرۆشین بۆ حتاکو و غەرب لێمان ڕازی بێ و بالمناسبە بەشێک لە ئەوانی کەوا قسەیانە کرد دژی قەتەر بەڕاستی لە ئەعلامێک بوو کە زۆر پەیوەندیدار بوو بە ئیسرائیل و حرەکەی صهیونی عالەمی و طبعا حرەکەی با بڵێن جگەلەوەی حرەکەی هاوڕەگەزبازی کە مامۆستا حەکیم حرەکەی ڕەگەزبازی ئەمڕۆ ئەوەنە بەهێزە لە هیچ وڵاتێکی ئەوروپیدا هیچ مدیر بەلەدیەک هیچ سیاست مەدارێک هیچ گۆرانی بێژێک هیچ وەرزشتانێک نابێ دژی هاوڕەگەزبازی قسە بکە ئەوەی قسە بکە بۆ نمونە لەو شارەی من لێ بووم لە تۆرنتۆ ڕئیس بەلەدیە وتی من لەگەڵ ئەوەیان نیم ئەعلامی کەنەدی لەبەرەوەی هاوڕەگەزبازی و فەمەنستەکان ئەوەنە مسەیتر بوون بەسەری مەجبوریان کرد ئەو مەیەرە ئەو حاکمە بێت بگرێت لە ئەعلام و داوای اعتیذار بکە و ئیستیقالە تەقدیم بکە ئەمەی ئەڵێم ئەمە نمونەیەکە کە چەندێک حرەکەی هاوڕەگەزبازی و فەمەنستەکان ئەمڕۆ هەیمەنەیان هەیە لەسەر ئەعلامی عالەمی و لەسەر با بڵێن سیاسەی دەولی باش دوای دێمەوە خزمەت لەسەر قسە دەکەین ئەو هەیمەنەی هاوڕەگەزبازەکان کە بەڕێز توێژنەوەیکی کرد دەڵێ لە سڵایەکی جیانیش پێک نایەن بۆچی هەیمەنە وازیات کرد دێمەوە خزمەتت کاک دکتۆر فاتح سەبارەت بە خودینەتەوە یەکگرتووەکان ئێستا لە 2002 دەستگای جێندەری دامەزراندووە لیژنەی ژنانی هەیە کە باز دەکردیان خەڵکی فێمینیست و ئەوانەی هاوڕەگەزباز زیاتر تێدا زاڵن خۆی دامیان پرۆژان دەکات جگە لە یەکێتی ئەوروپاش بڵێن فەندی و ڕێکخراوانە بکات ئێستا بڵێن حکوومەتەکانی وەکو دکتۆر ئاماژێ بکرێت سەرلەسەر ئاسیێرەی ژیانی جۆرێک لە بێدەنگی هەیە کاراسانی هەیە بۆ ڕێکخراوانەی کە ئەو فەندانە وەردەگرن لە ڕاستیە ئەمە تەوان بەرەنجامی کۆمەڵێ کۆنگرە و کۆنفرانس و با بڵێن پەیماننامە و ئەم بابەتانەیە کە دوجار نەتەوە یەکگرتووەکان و ینی ڕاستپادەکانی ئەوانی تەبەنی کردووە و ئەی شێوێت بە شێوازی جۆرا و جۆر وە گوتم بیسەپێنێ بەسەر وڵاتانە بە تایبەتی وڵاتانێک کە خۆیان پێوە پابند کردووە با بڵێن لە سیداوە بیگرە بۆ پەچین و بۆ قاهیرە و بۆ پەچین و تا ئەمانەی دواتریش ئەمانە ئیتر وە بڵێ ئەگەر خۆیان چوو بێت نەنایە و تەحەفوزیان نەبوو بێ خۆیان خستۆتە ژێربارێکی قورس لە ڕاستیە ئەمە ینی شتێکە چونکە لە هەندێ لەو ینی تقریبا تێڕوانینی باو ئەوەیە کە هەر وڵاتێ با بڵێن ئیمزای کرد لەسەر ئەو ڕێک با بڵێن ئەو پەیماننامانە دەرەنجامی ئەو کۆنگرە و کۆنفرانسانە تەنانەت بەسەر دەستوری وڵاتەکەی خۆشیە زاڵ ئەبێ ئەگەر دەستوریش نەبێت لانی کەم لە خوار ئەوەوە قوانین هەیە نابێ قوانینەکان دژ بە ئەو کارانە ئێستا لەسەر لە هەندێک وڵاتان بڵێن ڕۆژاوە لەژێر چەمکی جێندەر مارە بنینی پیا و لە پیاژن لە ژن پیا و لەگەڵ ئاژەڵ نازانم ڕەگەز گۆڕین ئەوانە هەموو لە ژێر و چەمکە جیان کراوەتەوە پەرشیان پێدا بڵێ جیان کراوەتەوە و وەگوتم بە تایبەتی لە ژێر شوناسی جێندەریە ئەوەی کە تۆ ئەحساس بە چیەکەی هەز بە چیەکەی تۆ چیت ئەبێ بەو شێوە ڕەفتارکەی جا خۆی گرفتێکی تر هەیە یا با بڵێن ئیشکالێکی تر هەیە ئەوانەی کە باسی جێندەرەکەن و ئەڵێن جێندەر بریتە لە جۆری کۆمەڵایەتی یا بەبڵێن ئەو شتانەیە کە مرۆڤ لە کۆمەلگا دوای ماوەیەک بەهۆی سەقافە و ڕۆشنبیری و عیلم و نازانم تێڕوانینی خەڵکەوە ئەتوانێت ئەو شتانەی کە پێشتر قەناعەتی پێی بووە ئێستاکە بیگۆڕێ باش ئەوەی کە دکتۆر عوسمان وتی گرفتەکە لەوەیە ئەوان نەمەڵێکی بیرکردنەوەیانەیە خۆیان پێیگەیشتون مەرجعیەتێکی بیرکردنەوەیانەیە خۆیان پێیگەیشتون گرفتەکە لەوەیە ئەوان ئەیانەوێت ئەو شتەی کە خۆی گۆڕاوە هەر بە تێڕوانین و تەفسیر و لێکدانەوە و پێناسەی خۆیان ئەوەی کە پێوتێ ژێندەر کە ڕوانینە بۆ دەوری با بڵێن نێر و مێیا ئەو جۆرەکانی تریش ئەمە خۆی گۆڕاوە باشە هەڵقوڵاوی چییە سەقافە و ڕۆشنبیری و ئەم بابەتانەیە باش دەیکەواتە ئەکرێ من قەناعەتم وانە بێ ئەم کۆمەلگانەی ئێمە قەناعەتی وانە بێ بۆ ئەبێ یعنی شێوە ژیان و بیرکردنەوە و تێڕوانینی تۆ
کەمانە شتی زانستی نین، شتی کۆمەڵایەتین، شتی سیاسین، شتی سەقافین، بۆ بسەپێنرێ بەسەر منێکە کە قەنەعەتێکی ترم هەیە، تێڕوانینێکی کۆمەڵایەتی ترم هەیە، ڕۆشنبیری ترم هەیە، ئاینی ترم هەیە، بۆ ئەتەوێت بیسەپێنی بەزەوە ئاسانکاری دکتۆر هەیە بۆ ڕێکخراوەکان چی کنسوڵەکان بێ ئەو هاوکارێت دارایە چیکێتی ئەوروپا بێ سەبوونمە بۆ سنتەری جێندەری زانکۆی ئەمریکی 1 ملیۆن دۆلار بۆ مەسەلەی جێندە سەرف کراوە. ڕێکخراوی تر هەیە لەو بارە ئیش دەکەن، ینی ئەو هەموو دەستکراوەی ینی سەک لە کۆمەڵگەی ئێمە دروست بووە بۆچی؟ خۆی هەرەوەیە ئەو بەرنمەیە کە هەیە کە ئەیانوێ کاری لەسەرکەن لەسەر ئاسی هەموو دنیا و جارە لای خۆیانەوە دەستیان پێی کردووە و ئێستا وای لیا هاتووە لە هەندێک وڵاتە تەنانەت مناڵیش بۆی هەیە بڵێ من هەست دەکەم کوڕە، بڵێ من هەست دەکەم کچم، کچە بڵێ من هەست دەکەم کوڕم، نابێ هەتا لە بنەڕەتیشە نابێ دایک و باوک ڕێگر بن. مناڵ کە ئەوان قساکەن لەسەر ئەوەی تۆ ئەڵێ مناڵی تەخوار تەمەنی 18 ساڵ نابێ با بڵێن بدرێ بەش و زەواج بکات چونکە هێشتا بیر ناکاتەوە، کەچی لەم پرسا مناڵیشیان خسۆتە بەردەم ئەوەی کە وەکو کائینێکی زۆر خاوەن عەقڵ و ژیری و ئیختیار. ئەم بابەتەش ئەیانەوێ لێرە برەوی پێ بدەن. جا لەناو دام و دەستگای حکوومەت و ڕێکخراوەکانە دوو جۆر خەڵکن لە کۆمەڵگەی ئێمە. جارێ من حەزەکەم بڵێم بۆ هەموو کەسانێکی گوێ لە ئێماگرن، ئەم پرسەوە گوتم پرسی ئاراستەیەکی دیاریکراو نییە، ئەبێ پرسی هەموو کەسێکی محافظکار و خاوەن قیەم و بەها بێ. لەناو دام و دەستگا و وەزارەت و لە ئاسی باڵاشا دوو جۆر خەڵکمان هەیە، هەندێک خەڵکەیە لەبەر هەندێک دەستکەوت، لەبەر هەندێک بەڵێن، لەبەر هەندێشتی مادی بەداخەوە دەست شلەکە بۆ ئەم ڕێکخراوە نێو دەوڵەتیانە تاوەکو فەندی ڕێکخراوەکانی ترکەن. کۆمەڵێک کەسایەتی هەن بۆ بەرژەوەندی مادی یا هەندێک کەس لەوانێ بڵێم باوەڕی بە هیچ ئەخلاق و قیەمێک نەماوە، ئەمانە بەداخەوە هاوکاری ئەم کارانە ئەکەن و ئەیانەوێ ئەم گروپانە زۆر بن و وەگوتم بەداخەوە ئەم لایەنە سەلبی کە لە ناو جێندەرا هەیە زەق بکرێتەوە کە هەموو لە دوجارە و سەپاندنی ڕوئیە و تێڕوانینی بەشێک لە ئەوروپایە، چونکە ئێستاکە هەر بە مناسبەوە بڵین لە ئەوروپاشا کاردانەوەی زەق پێیا بووە بۆ ئەم بابەتانە کارگەشتە ئەوەی کە ئێستاکە ئەو ترسە تقریبن ئەو تابۆیە لەشکێنراوە و قسە لەسەر بابەتە ئەکرێت، چونکە ئەمە لە دوجارە کۆمەڵگەکان بەرەو لێک هەڵوەشان بەرەو ئینحیلالی ئەخلاقیە بە و زۆر زیانی تری با بڵێن دەرونی تەندروستی جگەلەوەی کە قسە لەسەرکە بۆچی ئەمە هەیە ئەوەش بۆ خۆی خاڵی ترن کە پێویستی بەشیکردنەوە. دواتر دێمەوە خزمەت کاک دکتۆر عوسمان سەبارەت بۆی کە ئەگەر هاوڕەگەز بازەکان لە سەدا یەک بن لە جیانە ئەو هەیمەنەی کە هەیە نەچیەوەی کە بەڕێ زووتر لەسەر ئاستی ڕاگەیاندن بۆ نمونە هەیمەنەی زۆریانەیە لەسەر ئاستی دامەزراوە هونەریەکان لە فیلم، لەسەر ئاستی برومنە یاریەکانی منداڵان کەلوپەل، ئەو هەیمەنە چیە پەیدان کردووە لەسەر ئاستی جیهانی سەر لە کوردستانیش بڵێن زیادی کردووە؟ بەڵێ مامۆستا فاتح مامۆستا بەڵێ حەکیم بەلەوەی بێم وڵامی پرسیارەکەت بدەم حەزەکەم تعلیقێکی خێرا بڵێم. ئەوەلەن بەنسبەتی خاتۆیەک کە سەرۆکی سنتەرێ جەندەرە لە جامیعەی ئەمریکی وتی تکایە پەیوەست مەکەن لە بینی جەندەر و هاوڕەگەزبازی، بەڵام خۆیان حەڕەکەی با بڵێن ڕێکخراوێکی لە ئوموم متحیدا لە راپۆرتێکە لە 2004 ڕێکخراوی ئافرەتان لە نەتۆ یەکگرتوەکان چی ئەڵێن؟ ئەڵێن ئێمە وەکو جەندەر بەشێکە لە ئەجندەمان کە ڕێزگردن لە هاو ڕەگەزبازی و ئەمە مافێکی مرۆڤە و ئەبێ ڕێزی لێ بگیرێ. اینجا حەزەکەم لێرە شتێکی ترش بڵێم، ئەوش ئەوەیە ئەوانەی کەوا دیعای ئەواکەن کە ئەمە مافێکی مرۆڤە و بەشەر بە فترە لێتی، ئەمە وانە لە با بڵێن لە تۆژینەوەیەک 470,000 کەس بەشدار بووە تێی هاوڕەگەز بازانن. جامیعەی هارڤەرد کردێتی مرکزی جەندەر لەوێ دوای توێژینەوەیەک کە 4 ساڵ بەردەوام بۆتیای ئەڵێ هیچ جینێک نییە، هیچ کرۆمۆساتێک نییە کە وات لێ بکە ببیتە
هاو ڕەگەز باس ئەمە عادەتێکە ئێمە وەرمان گردووە وەکو زۆر عادەتی باشیان کراو لە دوای ئەوەی لە دایکە بین لەبەرەوە یعنی ئەمە بەڕاستی حاڵەتێکە نعادی نیە حاڵەتێکی نەخۆشیە و مەترسیدارە و ئەبێ من لێرەدا ناڵێم ئەوانەی هاوڕەگەز بازن ئەبێ بکوژرێن و یا من ئەوەی ئەڵێم ئەوەیە ئەمە حاڵەتێکە پێویستی بە عیلاجە وەک زۆربەی نەخۆشیەکان تر ئەمە شتێکی سروشتی نییە کە ڕێزی لێ بگیرێ اینجا با بگەڕینەوە سەر ئەوەی بۆچی لە کوردستان ئەو شتە ئەبێت طبعاً ئێمە لە کوردستانە منەوەرەکانمان یەکێک لەوانە با بڵێن زۆربەی منەوەرەکانمان یەکێک لەوانە جەودەت عەبدوڵڵا جەودەت داوای مافی مرۆڤی کرد لە سەرەتای سەدەی نۆزدەیەم ببورە لە سەرەتای لە کۆتایی سەدەی نۆزدەیەم لە سەرەتای سەدەی بیستەم دوای ئەو کەسە خۆی بوو لە هەمان کاتە ئەیوت مرۆڤ لە دایک نابێ ژن یان پیاو کۆمەڵگای کاتە ژن یان پیاو ئەمە هەمان قسەی فەمەنستەکانە کەوا یەکێک لەوانە لە کتێبەکەی سیمۆن دۆڤوار ئەو جنسەی تر ئەوەی تر هەمان قسەیە ئەلێ یعنی کاری دایکشایەتی ئەمە شتێک نییە لە دایکایە بە فطرە ئەمە هاتۆتە کۆمەلگا وای کردووە و تەفسیرێکی مادی ئابووری بۆی دێت کە پیاو مسەیترە لەبەرەوەی با بڵێن وەسایلی ئینتاج بەدەست خۆیانەوەیە سەیتەریان کردێتە سەر ئافرەت ئەو دەورەیاندا یعنی بە ڕاشکاوی ئەم دراساتی جێندەر لەسەر ئەوە دانراوە کە لە ئەخیردا بە ناوی ئەوەیە کە یەکسانی و بێنێت لە بین ژن و پیاو لە حەقیقەتدا لە خدمەتی ئەجندای هەوڕەگەزبازیەکە و تەدمیرە بۆ عایلە ئەمە لە کۆمەڵگا ئەوروپیەکانە هەستیان پێ کردووە و ئیستا لە زۆر لە 14 وڵاتی ئەوروپی لە 14 وڵاتی ئەوروپی ئەڵێن زەواج تەنها لە بین ژن و پیاوە نەک لە بین ژن و ژنە ئەوەی لە راپۆرتەکەی جەزیرە هاتووە ئەڵێ 14 جۆر زەواجەیە ڕاستە بەڵام ئەمە قبول نییە اینجا با بینە کوردستان هەر وەکوتم ئەگەڕێمەوە ئەڵێم لە کوردستانش هەمان ئەجندایە ئەوش چییە تدمیری قیەمی مجتەمع تدمیری قیەمی مجتەمعی کوردی بۆ نمونە بۆچی مانگێ بەلە ئێستا لە جادەکانی سلەیمانی هاوڕەگەز بازان لە ناو جادەیە لە خەڵک داوای ئەوەیانە کرد بێن لەگەڵیان بڕۆن ئەو کارە بکەن بۆ پارە ئەوە بۆ حکوومەتی هەرێم لە سلەیمانی ئەمانەی گرت کە ئەمانەی گرت قونسڵیەی ئەمریکی بەیانێکی دەرکرد وتیەوە کارێکی زۆر دژە مرۆڤە و نابێ ئەوە بکرێ و بەو پەڕی شدەتەوەی ئیدانەیەکەین ئەمە بەڕاستی دەستێوەردانە لە ئوموری داخلی مجتەمەعی کوردی و ئەبێ بەڕاستی حکوومەتی هەرێم و کۆمەڵگا مەدەنیەکان لە کوردستانە ئەبێ بەیانێکی شەدید و لەهجەیان دەربکردایە دژی ئەم کارەی قونسڵیەت با قونسڵیەت زۆر شتەیە با یارمەتی ملەتی کورد بدا ئەو کێشانەی مافی مرۆڤ یعنی زۆر شتەیە لە بواری دادوەری سیستەمی دادوەری لە هەرێم با ئەو ڕۆڵانە بدین نەک ببنە بەشێک لە ڕوخاندنی بەها عایلەکانی کە لە بەهای نەرێت و عاداتی مجتەمەعی کوردەواری بەڵێ سوپاس دەکەم دوایی لەسەرەوەش سەدەکەی هەژبوونەکەیان بۆچی ئێستا ڕاگەاندنیان بەدەستە دامەزراوە هونەریەکان دێمەوە خزمەت لە بواری داراییش دەوڵەمەندن بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەینە وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي انجا أزاني جول 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 أفرا أفرا وقت ميسيلي أزاني هاتي عليك جول جول جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس کاکتور هەر سەبارەت بە کوردستانیان ئێستا ئەو ڕێکخراونی کە لەو بارە کار دەکەن ئێستا دوای ئەوەی ئەو بڵین ڕەتدانەوە جەماوەری وەڵامدانەوە جەماوەری هەبووە بۆ مەسەرەی جێندەر ینی پێ دوای دەیانەوێت پینەیکەن بڵێن ئێمە مەبەسمان ئەوە نییە هاوڕەگەز بازی و مەسەلەی گۆڕینی ڕەگەز و ئەوانە ئەوەشتی ترە ئەندانەوێت پینەیکەن و سەبارەت بەو 1 ملیۆن دۆلارەکەش کە بۆ سنتەری زانکۆی ئەمریکی سنتەری جێندەر دابین کرابوو سەبارەت بەو 1 ملیۆن دۆلارە هەر ئەگەر هەڵە نەبم دوێنێکە بووە بەس من ئەمڕۆ بینیم ئەو بەڕێزەی کە سەرپەرشتیە کرد ڕوونکردنەوەیدا لەسەر ئەوەی کە ئەم پارەیە چۆن سەرف کراوە بەڵام بەڕاستی ڕوونکردنەوەی نەدا چی وتراوەتەوە لە هەندێک تایتڵانە بێ گەرچی من خۆم هەمووی نەکەم لە بەردەسایە یعنی بەرنامەکەم لە بەردەسایە ئەوەی کەوتویانەتەوە و بەرهەمیان هێناوە بەڵێ بەڵێەوە کۆمەڵێ بەشی زۆری کۆمەڵێ بەحس و توێژینەوەی ئەسڵەن توێژەرێکی ئەم ناوچەی تیانە چەند کەسێک نەبێت کە بە ئەسڵ فارسن ئیتر زۆربەی زۆری خەڵکێکی بیانی خەڵکێکی دوور لە ئەم ژینگەیە ئەو بابەتانیان پێشکەش کردووە لە سێکتەرەکانی پەروەردە و یاسا و ڕاگەیاندن و کاری کۆمەڵایەتی ئەم چوارتەوەرە پێ سایتەکان چی تێدا بوو دەربارەی ئەوەی کە ئیشیان کردووە ئەو سنتەری جێندەرەکە بەڵێ من بەسمەوە بڵێم ئەوان زۆرەوان ڕوون نەکردووە چی وتراوەتەوە بە دەقیقی خۆی خەڵکیش کێشەی لەگەڵ ناوەڕۆکەکایەتی ئەوەی کە دکتۆر عوسمان باسی وتێچین بەڵێ تعلیقێکی هەبوو بەڕاستی من خۆم یەکێک لەو ڤیدیوانەی کە بینیم کە باز لە شوناسی جێندەریە کە باز لەوە ئەکات کە یعنی ئەوەت بۆ ئەوێت تەطبیع کاتەوە ئاسایی کاتەوە کەوە مرۆڤ ڕەگەزی مرۆڤ تەنها بریتی نییە لە نێرومێ ئیتر بریتە لە بەشەکانی تێ بە لیسبیان و گەی و ئەو ڤیدیۆ لە سەرەری جێندەری ئەمریکی زانکۆی ئەمریکی بەڵێ ئەو ڤیدیۆیە با بڵێن لە سایتی خۆیان بە ئاسایی بڵاویان کردوێتەوە بە کوردی و بە عەرەبی و لەگەڵ ئەو ڤیدیۆیانە چەندین ڤیدیۆی تریش هەیە یعنی ئەم بابەتەیان تیاجیە کردووەتەوە یعنی ئێمەش کە ینی خەڵک و ڕوژاوە قسەی لەسەرەکە چاوی زیاتر لەسەر ئەم بابەتە سەلبیانەیە کە لە کۆتایەکە ئەمە مەبەستە ئەگیناگەر باسی مافی ئافرەت بێت بە سەدان و هەزاران ئافرەتمان هەیە لە وڵاتی ئێمە پێویستی بە یارمەتی و داکۆچی هەیە بەس کواکرێ چەندین بێڕێزیەکرێ بەرامبەر بە ئافرەتان کەچی بۆ نمونە هەتا تەنان هەندێک لە ڕێکخراوەکانی ئافرەتان دێن کۆمەڵە شت زەقکەنەوە کە خۆیان مەبەستیانە یعنی نەک ئەوەی کە پێویستە یعنی ماوەیەک بۆ نمونە بابەتی
فەندیان وەرەگر لەسەر مەسلەی خەتەنەکردنی ئافرەتان کە بە دیاردەیەکی کەمە لە هەرێمی کوردستانە بۆ نمونە لەسەر بابەتێکی هەندێک بابەت کە پرسێکی سەرەکی نین تەنانەت قسە لەوە هەیە کە ئەمە بێ بەدوادەچینی زیاتی بکرێ کە هەندێک گروپی ڕێکخراوێک کار لەسەرەوەکەن چۆن لە باربردن ئاسایی بکەنەوە لە باربردنی مناڵ ئاسایی کەنەوە ئەمە شتێکێکە لە پرۆژەکان کە جێ ئەبێتەوە لە سەحی ئینجابیە هەیە تەنانەت هەندێک لەو شتانەی کە کاری لەسەرەکرێ جێ ئەکرێتەوە بابەتی سەحی ئینجابی و ئەم بابەتانە کە ئەمە کۆمەڵێک کەیسی تری تێکەڵە بێت تەنانەت بۆ کچانی هەرزەکار باز لەوە ئەکرێت چۆن تۆ خۆت پارێزی تووشی حەمل نەبی ناڵنەوە کارێکی خراپ شتی وای ئاخر بەبەسم ئەوەیە ئەمانە کاتێک کە شتێکەکەن هیچ ڕەچاوی ئەوە ناکەن من لە شوێنە تریشا وتم ئەم پرۆژەیە لە ئەساسا خوای لێ دەرکراوە حرام و حەڵالی لێ دەرکراوە کولتورێکە کە خۆیان ئەیانێ بیسەپێنن یعنی باز لەوە کە تۆ خۆت من جارێتیش وەگوتم یعنی خۆت بپارێزە لەوەی کە لەگەڵ چەند کەسێکە ئیشی بەدرەوشتیەکە ئەگەر ئەوەت کرد ئەوەی کە پێی واقعی خۆپارێزی بۆی کە با بڵێن مناڵ دروست نەبی ئەوە بەکاربهێنێ ئەمە بەسم ئەوەیە تەنانەت بۆ دابەزانەکەشی ڕەچاوی ئەوە ناکەن کۆمەلگانەی یعنی ئێستا ڕێکخراوانەی کە ئێسم بابەتێکی خوێندەوەیشی لەو ڕێکخراوانەکە کاری کردو دوای وتی من خۆم وازم لێ هێناوە وتوێنە سەرەتا بە ناوی مافی مرۆڤ و جێندەرەوە کە ڕۆیشتووە باسیەوە کردو بۆ نمونە باسیەوە کچ لە ماڵەوە گەر هەرزەکاریش بێ ئازادە باوکو دایک مافیەوەی نییە کە چۆن ینی مامەڵی لەگەڵ کەی بێتەوە کەی بڕوە ینی دوای ئەوانەی تێکەڵاو دەبێ بەڵێ ناخ ئەمە خۆ ئەم پرۆژەیە یاین دەمێکە کاری لەسەرەکە لە 2010 من کەسێک بەڕێزێکم بینی باسی لەوەی کرد باسی لەوە کرد کە خولێکیان بۆ کردوونەتەوە بۆ ئەم بابەتی ئاساییکردنەوەی هاوڕەگەزبازی و جۆرەکانی کە نزیکەی 20 کەسێ بوونە دوای کۆتایی خولەکە تەنها یەک کەس قەناعەتی نەبووە بەوەی کە ئەو بووە بەوەی کەوا پێویست نییە داکۆکی ئەم ڕای وا بووە کە ئەم بابەتە نامۆیە و شازە ئەوانی تر کە خەڵکێکی لەوانەیە هەتا متەدەینیشیان تێ قەناعەتیان پێ کردوون پێویستەکە ئێمە داکۆکی لەم چینەی کۆمەلگا بکەین و مەبەسم ئەوەیە ئەمان بەداخەوە لە ناوجێندەرات چاویان لەسەر ئەم ڕفتارە نام چاویان لەسەر هاوڕەگەزبازی لەسەرەوەی کە باوک دەسەڵاتی نەبێ دایک دەسەڵاتی نەبێ خێزان بتوێتەوە بێگومان بەشێکی ئەو بەشەی جێندەر ئەو کاری لەسەرەکە لەمە دووە کۆمەڵگە خەڵک چۆن مامەڵە لەگەڵ کۆڕێک کە بە ناوی جێندەر و ئەو ڕێکخراوانە بکات دێمەوە خزمەتت کاک دکتۆر پرسیارەکەی پێشتر سەبارەت بەو هەیمەنەی کە دروست بووە ینی ئەو هاوڕەگەزبازی سە بۆ نمونە دامەزراوەی میدیایی گەورە دەستگا هونەریەکان کۆمپانیای گەورەکان لە بواری دارایی پشتگیرانەکەن ئەمە هۆکارەکەی چیە کە لە کاتێکە بەڕێز توێژینەوەی کردووە دەڵی لە سەدایەکی بڵین جیهان لە سەدایەکیش نین هاوڕەگەز بازەکان لە جیانە دوایشەکە قسەمان بۆ بکەی لەسەرەوەی دوای ئەوەی کە ئەو با خۆراوایانە لە مەسلەی فێمینیستە جێندەرە نازم هاوڕەگەز بازیاتە کۆمەڵگەیەمە بۆچی تونند و تیژی خێزانی بۆچی زۆر بوو بەڵێ بەڵێ بگەڕێمە وڵامی ئەو پرسیاری کە جەنابەت فەرمووی ئەوش ئەوەیە یعنی خۆی با بڵێن هۆلیۆد وەکو شەریکەیەکی وەکو کۆمپانیەکی دەولی زۆر ڕۆڵی هەیە لە تەرویجکردن بۆ چەمکەکان طبعا هۆلیۆد لەیلە وەکو هەموو شەریکەیەکی تر لە کۆمەلگای سەرمایەداریدا فکرەواکە قانجاز و خەسارەت لێرەدا هۆلیۆد باش ئەزانێت بێنەه ئەگەر بێت تەرویز بکەن بۆ هاو ڕەگەزبازی ئەو فیلمانە ئەو بەرهەمانەیان ڕەواجیە بێ چونکە بۆچی لە مجتەماعی ڕۆژاوایەکانە عیبارەیە بەکاردێنن دەستەواژەیە بەکاردێنن بۆ هاو ڕەگەزبازەکان و بۆ فەمەنسەکان ئەوش پێڵێن ڤۆکەڵ ماینۆرەتی یعنی ئەو کەمایەتیە دەنگ بەرزە ئەمانە دەنگیان بەرزە لە هەموو بواری ئەعلام لەبەرەوە ئەزانن ئەم جۆرە با بڵێن تەرویجکردن بۆ ئەو چەمکانەی فەمینیزم و هاوڕەگەزبازی بازاری هەیە لەبەرەوە واکەن و بەڵام ئێمەش لە کوردستان و لە جۆربەی وڵاتانی غەیری ڕۆژاوە تێناگەین
بەشێکی زۆری حتا ئەو پرۆگرامانەی بۆ منداڵی با بڵێن ڕۆبزە بەکاردێت تەرویج دەکرێ بۆین تەرویج دەکرێ یعنی با بڵێن باسی هاوڕەگەز بازیە کرێ و ئەمە بە شتێکی طبیعی ئەزانن مامۆستا حەکیمی سە لە زۆربەی وڵاتە سکەندەنافیەکان وا لە کەنەدا و ئەمریکا منداڵ لە قۆناغی با بڵێن ڕەوزە فێریانەکەن ئەڵێن ژن و مێردی شتێکی گرنگ نییە و ڕەگەزی سێەم هەیە تۆ حڕی ببیتە ژن یان مێرد یان ڕەگەزی سێەم ئەمە پێشانی ئەدا کە هاوڕەگەزبازی بەڕاستی هەر وەکو مامۆستا فاتح وتی دکتۆر فاتح وتی مەترسێکی گەورەیە بۆ کۆمەڵگا من ئەڵێم زۆر بەداخەوە ئەم مەترسیە لەسەر کۆمەڵگای کوردی ئەمڕۆ بەداخەوە کەوتەتە سەر شانی ئیسلامیەکان بەڕاستی ئەمە ئەبێ ببێتە کێشەی هەموو کۆمەڵگەی کوردەواری یعنی زۆربەی ئەو برایانەمان لە ئەحزابی ئەلمانین قبوڵی ئەوە ناکەن قبوڵی هاوڕەگەزبازی ناکەن و زۆرش حەریسن لەسەر خێزان و عائیلە و ئەمانە لەبەرەوە بەڕاستی من ئەڵێم ئەبێت بەرامبەر ئەم کارانەی بە ناوی جێندەرەوە کرێ لە کوردستان ئەبێ بەرهەڵستێکە بێ و بەرهەڵستێکە زۆر بۆ نمونە ئەو سنتەرەی کە لە جامیعەی ئەمریکی باسی ئەو 100 ملیۆناکە ئەڵێ بەشێک لە کارەکانمان ئەوە ئەبێ بچین لە قوتابخانەکان و بچینە دەوائری دەوڵەت و لە حکوومەتی هەرێم لە زۆربەی جوگەکانی دەسەڵات بەشێک هەبێ کە نوێنەری با بڵێن حرەکاتی فەمینیستی ئافرەتیانی تابێ ئەمە زۆر مەترسیدارە لەبەرەوە من ئەڵێم ئەمە ئەبێ بەس ئیسلامیەکان نەیکەنە مەسەلە بەڵکو ئەمە مەترسێکە لەسەر ملەتانی لەسەر ملەتی کورد بەگشتی هیناڵێ ناوچیە معروف ڕەسافی ئەڵێ إنما الأمم والأخلاق ما بقت يعني أخلاق نما ملتكت شفوتيت ببر أحمد شوقي واضح إذا دواي بابلين لآيني مسيحية لآيني يهودية ولا آيني إسلام قومي لوط كباس كراوة وكو لواطا يعني هاو رقز بازي باس كراوة وكو أمرازك بۆ ڕوخاندنی ئەو ملەتە بۆ عەزابێکی جەماعی بۆ ئەو ملەتە لەبەرەوە ئەمە بە هیچ جۆرێک هیچ پاساوێکی نە ئینسانی هەیە نە پاساوێکی با بڵێن ئاینی هەیە و بالمناسبە لە هەر وەکو پێش ئیسەوتم لە زۆربەی وڵاتانی ئەوروپی ئەمە شتەکە ڕەفزە قبوڵی ناکەن کۆمەڵگاکان باشە بەس کورتی چەند پرسیارێکتر ئێستا مەسەلە ئەگەر ئەوەندە خراپە ئامانجەکە چییە؟ ینی لە بڵاوکردنەوەی ئەو هاوڕەگەزبازی لە وڵاتان بێ لێرە بێ ئامانجەکە بۆ چییە؟ مادەم زیانی هەیە بۆ بەشەر ئامانجەکە بۆ چییە؟ وڵی من لە بوارێکی فەلسەفیەوە بۆیە ڕۆم مامۆستا حەکیم ئەوش ئەوەیە لە کۆمەڵگای سەرمایەداریدا عائیلە گرنگ نییە خێزان گرنگ نییە گرنگ ئەوەیە هەمومان کۆیلەی مەسنعین کۆیلەی ئەوەین کەوا بەرهەم بێنین لەبەرەوە ئافرەت وا پەروەرداکرێ کەری با بڵێن کار وەزیفەکەی لە عائیلە مهمترە عائیلە بەڕاستی زۆر ئەوان وای بینن وەکو بلێ دەربەستە لە پێش تەقەدومی یان با بڵێن قانزانجێکی زۆر بکەیت بە زووترین کات لەبەرەوە بەڕاستی ئەمە بوارە فەلسەفەکەیەتی لە دوایەتی ئەوەی کەوا من حەزەکەم بەوەش ئاماژە بکەم لە زۆربەی وڵاتانی ئەمریکا و کەنەدا ئەوانەی کەوا ساحبی ئەم شەریکاتانن کەوا هاوڕەگەزبازی تەرویجی بۆکەن ئەعلانی بۆکەن بەداخەوە یەهودن بەڵام منداڵی خۆیان عائیلەی خۆیان لە مەکتەبی خاص لە پەروەردەی خاص ئەچن کە دینی یەهودیەت ئەخوێنن لە مەکتەبەکانیان و بەها یەهودیەکانیان باشە پارێزن بەڵام ئەمەش ئەتوانم بڵێم سراعێکە لە بینی یەهودیەت و کۆمەڵگای مەسیحی بۆ تەدمیرکردنی مشتە و تا ڕادێک سەرکەوتون بەڵام لە
کۆمەلگای ئیسلامدا الحەمدوللا ئێمە ئەو حەسانەتەمان هەیە کە ئاینەکەمانە مەجال نادا کە ئەوە ڕوو باشە دکتۆر بەڵێ بە کورتی سوپاس دەکەم دوایە و چەمکانەی کە ڕۆژاوە جێندەر بێ فێمینیست بێت ئەو هاوڕەگەز بازی بێت بۆچی ڕێژەی لێکەڵۆشانەوەی خێزان تونند و تێژی لە کۆمەڵگەی ئێمە زیادی کردووە بە کورتی بێ سوپاس دەکەم یعنی خۆی ئەگەر یعنی بەڕاستی مامەسە فاتح زۆر بە کورتی ئێمە ئافرەت لە کۆمەڵگای کوردی هەر تاکی کوردی مەزلومە لە زۆر بوارەوە ئافرەت بە تایبەتی زۆر مەزلومە و پێویستی بەوەیە چەند ڕێکخراوێکە بێت ڕێکخراوی ئافرەتان کە بتوانن با بڵێ جەمع بکەن لە بین بەهاکانی ئەم ملەتە دابوونەریتی ئەم ملەتە و ڕزگار و هەڵگردنی زوڵم لەسەر ئافرەتان ئێمە نابێ بڵێن خەڵکی تر ئەو غەڵەتاکەن بەڵام ئافرەتانی تر ئەبێ ئەوانش کار بکەن لە بوارەدا نەک ئێمە هەڵبسین بڵێن چونکە ئێمە ئەوە ئازانین مامەساب زۆر بە کورتی پێتەڵێم لە کتابی تاوانێک ئۆقیانوس لە ئۆقیانوس لەوێدا باسەکە ئەم ڕێکخراوە ئافرەتانە بەڵێ ئەم ڕێکخراوە ئافرەتانە هین ئافرەتان مرکزن لە هەمان کاتە بۆ لەشفرۆشی و تەدمیری عائیلە اینجا من ناڵێم لەیلە نامەوێت ئەو ڕێکخراوانە من بدەنە مەحکەمە من ناڵێم هەمویان منەڵێم بەشێکی زۆریان لەبەرەوە پێویستە حکوومەت تحقیق بکات لەسەر ئەمە سوپاس دەکەم و ئەمە مەسەلەیەکە پەیوەندی بە کۆمەلگای کوردستانەوەیە سەلامەتی ئاسایشی نەتەوەی کوردستانەوەیە سوپاس دەکەم کاک دکتۆر سپاربەوەی لەمەوەدا چۆن مامەڵە بکرێت بۆ ئەگەر کۆرەێکی نازان بناوی جێندەر هەبوو خول هەبوو ڕێکخراو بوو نەزانم سنتەری حکمی بوو لە ناو شوێنە گشتەکان بوو خەڵکی ئێمە دەوێت چۆن ینی مامەڵە بکە پێشتر خەڵک لەوە ترساوە کە ینی ڕوبەڕووی وەڵامیان داتۆ پێ بڵێن ئەوە کۆنە خوازە و دواکەوتووە نابێ ئەم قۆناغە تێپەڕێ لە ڕاستیە ئێمە بێشانازی بکەین بە ئەو قیەم و بەها جوانانەی کە بەشێکی زۆری هی ئاینەکەمان و بەشێکی کولتوری کوردەواریە و لە بەرامبەر هەر هەوڵێک بۆ شێواندنی ئەو بەشە جوانەی کولتوری خۆمانە بێ ڕابوەستینەوە و قسەی خۆمان هەبێ و نەخێر بکەین ئەمە خاڵێ تەرۆک و دکتۆر عوسمان فەرمووی منیش هەمە هاوڕام ئەم پرسە پێشتریش هەروتمان ئەم پرسە پرسی گروپێک کۆمەڵێک ئاراسەیەک ئیسلامیەکان ئاوە نییە بەڕاستی ئەمە پرسی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە و هەموو ئەو کەسانەیە لە حکوومەتان لە دەرەوەی حکوومەتن کەسی کۆمەڵایەتن کەسی سیاسین هیچ کەس حەز ناکە مناڵەکەی سبەینێ شوێنی ئەو ڕەفتارە شاز و نامۆ و خراپانە ببێ کەواتە بێ هەمومان ئێمە باسمان لەو بەشە خراپەی کە لە چوارچەوەی دەراجێکراوەتەوە ئەبێ بە بڵین بەڕاستی لە بەردەمیا بوەسی خاڵێکی تر ئەوەیە کە من لەگەڵەوانیم ئەوەی کە بەڕاستی وەک شەپۆلێک کارگەشتەوەی قسەی زۆر ناشرین و نەشیا و ئەوانە بوترێ ئەسڵ وایە ئەم بابەتە خەڵکی لێزان پسپۆر کاریتیا بکەن و وەڵامی زانستی و علمی بدرێتەوە لە هەمان کاتە پەسانیش بکری هەندێشت هەیە کار ئەو ئەوی سەپێنێ کەواتە تۆشە بێ پەسانێکی مەدەنی وەک بەشێک لە خواستی زۆرینەی خەڵک کار لەسەر ئەو بکەن کە ئەم دیاردانە ئەم حاڵەتانە نەبن بە دیاردە و تشەنەکە ئەگەر جێندەر ینی خێزان مامان زویری خێزان ناوچێ لە کۆمەڵگەی ئێمە چی ڕوودا خێزان بتوێتەوە من وازانم هەر ئەسڵەن بوونمانەوەی کورد پەیوەندی بەو یەکە جیاوازانەی کۆمەڵگەوە هەیە کە خێزان سەرەکی ترینیانە یعنی لە تەواوی مێژوو ئەگەر کورد خەڵکی پەرتەوازە و خەڵکی لەم جۆرە بوایە لەکوێ زمان و شوناسی خۆیە پاراست ئەگەر بەشێکی زۆری گەنجانی ئێمە لە هەر پارچەیەکی هەرێم لە کوردستان بیا لە دەروی کوردستان لەم جۆرە خەڵکانە بن چ قازانجێ بە کۆمەڵگەی خۆیان نەگەێنن بە شوناسی دینی و نەتەوەیی و مرۆڤبوونی خۆشیە سوپاس دەکەم کاک دکتۆر زۆر بە کورتی کەمتر لە خولەکەی سەبارەتەوەی کەوتە دەما بۆ ئاسایشی هەرێم ئاسایشی نیشتیمانی هەرێمیش خراپە بە کورتی بێ سوپاس دەکەم برەودان بەو دیاردە خراپانە بە کورتی ینی ئەڵێم حکوومەتی هەرێم بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمە هەم منەوەرەکانمان و هەم بەداخەوانەی لە حکومن
و لە مەرحەلێکن لە قۆناغێکن لە قۆناغی کاتی تورکیا لە وەختی مستەفا کەماڵ ئاتاتورک و ڕزا شاه لە ژێر کاریگەریەکی زۆر بیرروبۆچوونە چەپکەکانی ڕۆژاوایین بەڵام ئەوە قۆناغێک بوو لە تورکیا و لە ئێران خەڵکەکە هاتنە خۆیان زانیان ئەمە هەڵەیە هیوادارم حکوومەتی هەرێم ئاگاداری ئەم شتە بێ و ئەو فەمەنستانە ڕێکخراوە فەمەنستانە کە لۆبیەکی زۆر بەهێزیان هەیە لە ناو حکوومەتی هەرێمە ئەبێ ئاگاداری بن ئەمانە ئەجندەیان هەیە و ئەم ئەجندانە بەتەسێ لەسەر ئاسایشی نەتەوەی کوردی. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان عالی هەروەها دکتۆر فاتح سەنگاوی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ.